روژا 21 ماه دانزدان سالا درباس بوی لسریا دوکان خلکان لباشوری کورسان العالی سلیمانی جنکه جروج آوای کورسان دما کج سلیمانی ودگری هولیره لکامیونکه قلباند بو لکامیونکه دابو و دزاروکن خواه جان خوش دستابون ویدمی پشتی بویره دادگاه بریارا آزاد کردن شوفر کامیون دابو و گوته بو یاسمین یعنی او خانما چویا عالی دنیه جاده او لکامیون خستیه دیا یاسمین جبریارا دادگاه نرازیه دبیجه جبرکو واسطه شوفر کامیون هبویه ده زندان ده نمایه هاتیه آزاد کرن شوفر کامیون جی پیامنیر روداوی را دبیجه او نشاش بویه او لسریا خواه بویه یاسمین لی خستیه و دبیجه آمده 10 جار دنجی بچه پیشیا دادگاه جبرکو بیسوجه ساڵی ڕابردوو لە ڕووداوێکی هاتوشۆدا لەسەر ڕێگەی دوکان خەلەکان کچێک و دوو کچەزای گیانیان لەدەستدا. هێشتا داخی گیان لە دەستدانەکەیانی لە دڵ دەرنەچووە. حتى خطأ بشي تسي من دار كشتي تسي من دار كشتي ما فكرت من مخصوص تقول كلام من ماكينه خو مخصوص نكر من ماكينه وقضى وقدر بو بس تبات تقدر قيمة بدايما تقدر قيمة بدا زافي من یاسەمین کچە گەورەکەی ناهیدەیە خەڵکی ڕۆژئاوای کوردستانن لە ڕووداوەکەدا لەگەڵ دارین و شێرگۆی تەمەن 6 ساڵ و 4 ساڵ گیانیان لەدەستدا. بس عضلات الخص ناهیدە لە بڕیاری دادگا بۆ ئازادکردنی شۆفێری ئۆتۆمبیلەکەی بەرامبەریان ناڕازیە. لا لازم تيك بحبس 6 ماه حلقة على الأقل حق العام ركبه. طيب شنو في حبس نديت؟ بيروشك التنجم خو فقا فاندل ريال نيشي تشينا من دالي خركت لأنه تشي واستخو قوينه بياخد حكومة هي بياخد حاكمن ايه ماجي ام سوري كيش قيمة منيه ڕوودا و زانیوێتی دوو جار لێکۆڵینەوە لە چۆنێتی ڕووداوەکە کراوە. دادگا هەردوو جارەکە بڕیاری داوە 100% هۆکاری ڕووداوەکە کچەکەی ناهیدە بووە چونکە خێرا ڕۆشت و تێپەڕاندنی هەڵی کردووە. هەر بۆیە شۆفێری ئۆتۆمبیلە بارهەڵگرەکەی بەرامبەریان ئازاد کراوە. شۆفێری بارهەڵگرەکە زیاتر لە 40 ساڵە شۆفێرە و دەڵێت کاتێک ئۆتۆمبیلەکە بەرەو من هات کۆنتڕۆلی لەدەستدا بوو ئەگەر لە جێگەی من شاخێک لەوێ بووە خۆی بە ئەو دادەکێشە. من ئەگەر سیارە دەبا شاخێکی باید خۆی پێدا دەدەم من دەزاری تەزبا تەختیل بکرێتەوە دەزاری کەس دەچمەوە مەحکەمە ئەو هات دەپڕێنێ دەست و پاشان سیاری کاتەکێشتی لەنی هەڵانەوە تا 50 مەتری ژنما بوو بگاتە من دەکەوتە سەر تەریز لەسەر تەریزی شاد لە منیدا هات لا خۆی بە مندازانی دیتی 50 مەتر بگرە 100 مەتری لە من ڕادبوو ئەو دەخۆی پێدی داوە ئەخر سیارە خۆی بەو سیارە گەورە دابدا و خۆ چەنەگە ڕۆشتیت لەوانەیە دادگا لەبارەی ڕووداوەکە بڕیاری داوە کە سوکاری یاسەمینیش لەو بڕیارە ناڕازین و دەیانەوێت دووبارە سکاڵا تۆمار بکەنەوە. نزار جەزا ڕووداو سلێمانی